بینەران و بیسەرانی بەڕێز دار شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. لە سەرەتادا داوای لێبوردن دەکەین بەهۆی دروستبوونی گرفتی تەکنیکی پرۆگرامی باسی ڕۆژ دواکەوت. ئەمڕۆ باسی ڕۆژ دوو تەوەرشرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا و تایبەتتر دەبێت بەوەی کە وەک دەزاندرێ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیارێکی دەرکرد کە هاتنی هاوڵاتیانی 7 وڵاتی قەدەغە کرد. لە نێو ئەو وڵاتانەشدا عێراق یەکێک لە وڵاتانە بوو بۆ قسەکردن سەبارەت بە هەڵوێستی عێراق و کاردانەوەی ئەو بڕیارە لەسەر عێراق. عومەر بەرزەنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمانە. بەڕێز عومەر بەرزەنجی بەخێربێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە لەوە دەست پێ بکەم، ئێوە وەکو حکوومەتی عێراق بە تایبەت وەکو وەزارەتی دەرەوەی عێراق چۆن پێشوازیتان لە بڕیارەکەی ترامپ کرد؟ بەڵێ زۆر سپاس. هەڵبەتە ئەم چاپێککەوتنە لە دو کاتەکانی منایە وەکو بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق، چونکە لە ڕۆژانی ئایندەیە من وەکو سەفیری وڵاتی عێراق لە فاتیکان دەست بەکارە بم. ئەم مەسەلەیە جەنابتان ئەزانن تازەیە، لەگەڵ هەڵبژاردننی تازای ئەمریکایە دەستی پێکرد. ڕەنگە تەوەجوهێکی تازە بێ لە بەڕێز سەرۆکی ئەمریکا ترامپەوە. ئەو کارە بۆ ماوەی 90 ڕۆژ ئیعلان کراوە. هەڵبەتە ئێمە وجهت نەزەرمان وایە کە نابووایە عێراق ناوی لەو ناوە ناببوایە، چونکە تا ئێستا هەچیشت ڕوویاوە لە وڵاتانە و تەقینەوە و عێراقیەک تیان نەبووە کە خۆی بتەقێنێتەوە یا دەستی هەبێ. عێراق مەزەرێک نییە لە مەسادری ئیرهاب بۆ دنیا، ڕەنگە ئەوە پیاچوونەوەی بوێ لە بینی عێراق و لە نێوان عێراق و ئەمریکا ئیتیفاقی تعاونی استراتیجی هەیە لە ساڵی 2008ەوە ئیمزا کراوە. ئێستش لیژنەی مشتەرەکەی نێوان عێراق و ئەمریکا دانیشتنیان لەم چۆن ڕۆژانە دانیشتنیان هەبووە لێرە لە وەزاری خارجی خۆمان تەنها خۆمان ینی، بەڵام لە ئایندەیە لەگەڵ وەزاری دەرەوەی ئەمریکایە دانیشتنمان ئەبێ. هەڵبەتە ئەو بڕیارە هێشتان درێژەی هەیە، ئەو بڕیارە شتێک نییە کە بەندەکانی نەهاتووە، لەبەرەوە زۆر پەلەکردنیش باش نییە لەوەی کە ئێوەی بگەی کە ئەمە هەموو شتەکانە. باشە ئێوە دەڵێن ئەم بڕیارە درێژەی دەبێت بۆ ماوەی 90 ڕۆژ بڕیارەکە درێژە دەکێشێت، بەڵام لە لێدوانی خۆیدا لە تویتەر کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ باز دەوە دەکات کە بڕیارەکەی بڕیارێکی پشتگیرە و لە بەرژەوەندی ئەمریکا ئەو بڕیارەی داوە. کەوایە ئێوە چه هەڵوێستێک وەردەگرن وەکو حکوومەتی عێراق؟ هەڵبەتە جارێ هەر دەوڵەتێک خۆی بۆ خۆی سیادەی خۆی مەحفوظە ئەتوانێت بڕیاربا لە کاری خۆیەوە، ناتوانانی تۆ بڵێ نابێ وا بکەیت و ئەبێ وا بکەیت. بەڵام لەگەڵ ئەوەش ئەو پەیوەندیانی لە نێوانی عێراق و ئەمریکایە هەیە، ئەو بەرژەوەندیانەی کە مەساڵحی مشتەرەک تحقیقەکە و زەرەری مشتەرەک دوورە خاتەوە لە یەک و مەساڵحی ئابووری هەیە، بەرژەوەندی ئابووری هەیە لە بینی ئەم دوو وڵاتەیە. لەبەرەوە پێم وایە مەسەلەیە هەردوو بارایی ڕێمەوە لە دانیشتنە درێژخانەکانی بینی عێراق و ئەمریکایە لە ئایندەیە لە چەند مانگی داهاتووە درێژتر و باشتر قسەی لێ ئەکرێ. جەنابتان ئەزانن هێشتا وەزیری دەرەوەی عێراقی دەرەوەی ئەمریکای تازە دانەنراوە. پێم وایە ئەم مەسەلانە قابیلی دیراسەیە، ئەوە توانی بڵێ پوختەیەکە، بەڵام درێژە و تەفاسیل لە دانیشتنەکانایە. عێراق دیفاع لەواکە کە پەیوەندەکان پارێزراو بێ، ئەوە عێراق نەبێ بە یەکێک لەو دەوڵەتانەی کە بەو شێوەیە کار بکرێ. هەڵبەتە ئەم مەسەلەیە وەفدی ڕسمی ناگرێتەوە، تەنها ئەوە ناگرێتەوە کە بۆ کاری سیاحەت یا بە شێوەیەکی تر ئەچنە ئەمریکاوەیە. مەسەلەکە قەتعی عیلاقات نییە، چونکە پەیوەندیەکان و وەفدەکان بەردەوامە. پێمان وایە ئەم تەوەجوهە تازەیە وەکو سەرۆکێک کە لە بزنسمانەوە هاتووە ڕەنگە پێویست بەوە بکات وەزێک بە وردی و بە ئارامی تەعامل لەگەڵ مەسەلەکە بکرێ و وای لێ بکرێ کە هەر شتێکەکرێ بە ئیتیفاق بێ لە بینی هەردوو. باش ئێوە باز دەوە دەکەن کە هەر شتێک بێ دەبێ بە ڕێکەوتن بێ، بەڵام موقتەدا سەدر ئەمڕۆ بە توندی داوای لە حکوومەتی عێراق کرد کە هەڵوێستی هەبێ، هەروە حەشدی شعبیش بە ئاشکرا باز دەوە دەکات دەبێ لەمە و دوارچی هاوڵاتی ئەمریکیە دەبێت لە عێراق دەربکرێ. کەوایە
ینی هەڵوێستی فەرمی عێراق لەوەدایە کە حەشدی شعبی و ئەوەی مقتەدا سەدر دەڵێن ئەمە بە هەڵوێستی فەرمی وەردەگیرێت چونکە تاوەکو ئێستا حکوومەتی عێراق هیچ هەڵوێستێکی فەرمی نەبووە. حکوومەتی عێراق لە ڕێگەی وەزاری خارجیەوە ڕای خۆی دەرەبڕێ لە وڵاتێکی دیموکراسی وەکو عێراقا کە ئێستا ئێوازان ئەو گۆڕانکاریی کە ڕوویاوە لە 2023ەوە دیموکراسیەتە و خەڵک زۆرە و لایەن و کەسایەتی و ئیتیجاهاتی زۆر هەیە. ئەو قسانەی کە ئەیکەن قسەی ڕسمی نییە، تعبیر نییە لە قسەی عێراق، بەڵام عێراق گوێژ لە هەموو لایەکەگرێ لە نەتیجە هەر شتێک لە وەزاری خارجی عێراق بۆ دەربچێ. بەڵام عێراقێک بەڕێز بەرزەنجی عێراقێک کە ئەمریکا بە هاوپەیمانی خۆی دەزانێ، عێراقێک کە ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ ئەو وڵاتە هەیە لە ساڵی 2007ەوە ئیمزای کردووە. ئەم عێراقە هاوشێوەی سوودان و سۆماڵ و کۆمەڵێک وڵاتی دیکە هەژمار بکە، پێتان وانییە ئەمە بە شێوەک لە شێوەکان پەیوەندی بە شکۆمەندی عێراقەوە هەیە پێویست دەکات ئێوە وەکو نوێنەرایەتی حکوومەتی عێراق هەڵوێستان هەبێ؟ نا بەتاکید ئێمە هەڵوێستمان ئەبێ، بەڵام هەموو شتێ بە دیراسە و بە دانیشتن و هەڵوێستی پەلا هەڵوێستێکی مناسب نییە بە دەوڵەتێکی وەکو عێراق بمانەوە نەمانەوە ئەمەی کە ئێستا لە دنیایان ڕۆیە لە مەسەلەی تیرۆر وجودی بوونی داعش لە وڵاتەکە ئەمانە هەمویان تەسیراتیان هەیە لەسەر هەموو بۆچوونەکان، بەڵام لە نەتیجەیە عێراق بەهێمنی بڕیاری خۆی ئەبێ بە بەرژەوەندی خۆی چۆنی ئەبینێەوە لە ناو وەکو وڵاتێک ئەندام لە UN لە نەتەوە یەکگرتووەکان هەنێ شتەکان لە شتەکانی دنیا بە دووقۆڵی حەل ئەبێ، هەنێ لە شتەکانی ژەکەوێتە شتان نێودەوڵەتیەکانەوە. لەبەرەوە عێراق پەیوەندێ دووقۆڵەکانی خۆی حەلیسە لەسەری، لەگەڵەوەشە ئەو شتە دەولیانە ژێتە پێشەوە بەعزیە جار پەیوەندەکان گەر لە شوێنێکەوە شل بێ لە لایەکی ترەوە تون ئەبێتەوە و چاگە بێ. ئەم مەسەلەیە تۆزێک ئارامی ئەوێ پەلەکردن لە دەربڕینی ڕایە ڕەنگە زۆر مناسب نەبێت. باشە، دیارە دۆناڵد ترامپ لە ماوەی ڕابردوودا دوو لێدوانی سەبارەت بە عێراق بوو، یەکێکیان بە ئاشکرا بازدەوە دەکات دەوڵەتی عێراق نەماوە، ئێستاش بازدەوە دەکات نابێ هاوڵاتیانی عێراق سەردانی ئەمریکا بکەن. ینی بۆ ئەمە ینی بۆچی تاوکوی ئێستا حکوومەتی عێراق بێدەنگە؟ ئایا بەڕاست ئەوەی دۆناڵد ترامپ باسی لەوە دەکات عێراق وجودی نەماوە وەکو دەوڵەت، ئەو بێدەنگیە ئەو مانایە دەگەینێ لە کاتێکدا لە جیاتی دەوڵەت لە جیاتی حکوومەتی عێراق حەشدی شعبی مقتەدا سەدر لێدوان دەدا؟ ینی ئەو قسانە بە هیچ جۆرێک عێراق وا نازانێت کە دەوڵەت نیار کە سوا بڵێەوە ڕای خۆیەتی وەکو باسمان کرد. حکوومەتی عێراقیش بەڕەت فعل ئیش ناکە، مووقفی خۆی ئەبێ پاش دیراسە و لێکدانەوە، چونکە ئەمە مەسەلەیەکی تازەیە هاتۆتە پێشەوە، پێویستە بەباشی دیراسە بکرێ. ئێمە ئەبێ چاوەڕوانی ئەوە بکەین وەزیری دەرەوەی ئەمریکا دابنرێ و لەگەڵ دانیشین و شتەکان گفتوگۆی تیابێ. نامانوێت ئێستا شتێک بڵین بێ بە زەرەر لە بینی لە پەیوەندی نێوانم دوو وڵاتە و لە مەسەلەی گفتوگۆکانیشان لە نێوانم دوو وڵاتەیە. باشە، یعنی ئەگەر کۆماری ئیسلامی ئێران بە نمونە بهێنینەوە هەر یەکسەر بڕیاری ئەوەیدا هەموو ئەمریکەکان لە وڵاتەکەی خۆیدا دەربکە. بۆچێ عێراق چاوەڕێی گفتوگۆ دەکا؟ ئایا بەڕاست عێراق دەتوانێت بڕیار بدا بەرامبەر بە ئەمریکا هاوشێوەی ئێران؟ بەرژەوەندەکانی نێوانی عێراق و ئەمریکا مەرج نییە وەکو بەرژەوەندەکانی نێوانی ئەمریکا و ئێران بێ، لەبەرەوە زەرور نییە عێراق چاو لە کەسی تر بکە. عێراق خۆی حاڵەتی خۆی هەیە، عێراق پێویستی بە تەحالفی دەولی هەیە، پێویستی بەوە هەیە ناو مجتەمەعی دەولیە جێگەی سابت و ئەوە بێ، ناوێ بە ڕەتفعل و بە پەلەپەل و بە هەڵەشە شت بڵێ لە دواییە بێ بە زەرەر. لەبەرەوە هەر وڵاتە خۆی بۆ خۆی ئازادە چۆن بیرەکاتەوە و چی ئەڵێ. عێراقیش هەڵبەتە ئەم مەسەلانە دیراسی خۆی هەیە و وەڵامدانەوەی خۆی هەیە، بەڵام دانیشتنی هەیە و ئەوێ هەر شتێکەکە لە منطق و حکمەتیا کابێ کە بەرژەوەندەکانی نێوانی عێراق
ئەمریکا لە هەموو ڕوویەکەەوە بپارێزێ لەبەرەوە پەلەکردن دووباراڵێمەوە لەوانەیە زەرەر با لەو بۆچوونە. باشە دیارە خەڵکێکی زۆر زیانی بەرکەوتووە بەشێک لە ئەمریکا خوێندنی هەبووە پرۆسی خوێندنی هەبووە بەشێکی دیکە دکتۆر بوونە لە وێندەرەکاریان کردووە و خەڵکی دیکەش کەسابەتیان لە ئەمریکا هەبووە بۆ ئەمانە ئێوە وەکو وەزارەتی دەرەوەی عێراق چی دەڵێن؟ چاوەڕوانی ئەواکەین وەزیری خارجی ئەمریکی دانرێ تا کەناڵەکان بخەینە ئیژ ئێستا تۆ هەر لە مەتاری سەفرێک دەبێ ئەگەر ئەجوا گیرا بێ و تایارە ناتوانێت بڕۆ هەر ناتوانانی بڕۆی ینی ئەبێ وەزیری خارجی دەرەوەی ئەمریکا دابنرێ تا ئێمە وەکو وەزاری خارجی لەگەڵا دانیشین و ئەو تەفاسیلانە باسکەین ئەمانە قسەی ڕاستن کە جەناب دەیفەرمووی بەڵام ئەمانە تەکبیری ئەوێ تەکبیرەکەش کەناڵەکەی ئەوەیە لە بینی وەزارەتی دەرەوەی هەردوو وڵاتەکە بکرێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا هێشتا وەزیری دەرەوە دیاری نەکراوە لە ئایندەیە دیاری ئەکرێ و ئێمەش هەنگاومان ئەبێت بۆ ئەوەی کە چی لە بەرژەوەندی عێراقایە لە بەرچاومان بێەوە چی تحقیقی بەرژەوەندی نێوانی عێراق و ئەمریکا کابەیەکەوە ئەوانە هەمووی لەژێر دیراسی ئەوەیە بێ کە بەو شێوایە زە بڕواکە هەموو لایەک سوودمەند بێ. باشە ئەگەر ئەم پرسە بەجێ بێ هەڵین باز لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا بکەین بە تایبەت ئەو کارانەی کە دەکەوێتە سەرشانی وەزارەتی دەرەوەی عێراق. ینی دوای هاتنی ئیبراهیم جعفەری زۆر جار گلەیی لە جعفەری دەکرێت بەوەی کە زێدەتر سیاسەتەکانی تایفین سیاسەتەکانی عێراقیانە نییە. ینی بەڵگەمان بۆ ئەم قسانەش ئەوەیە لەوەتەی ئیبراهیم جعفەری بۆتە وەزیری دەرەوەی عێراق کەمتر کونسوڵخانەکان لە هەرێمی کوردستان دەکرێنەوە و زۆر جار مەرجی ئەوەشیان لە بەردەمدادنێ کە دەبێت پێش ئەوەی لە هەولێر بکرێنەوە کونسوڵخانەکان دەبێت لە بەسڕەش کونسوڵخانە بکەنەوە وڵاتانی کە دەخوازن. من يعني حقيقة وانا زانم توجه عراقا توجهی تائیفی خوێندنەوەیە يعني لە خوێندنەوە زیاتر نییە عێراق بەس لە سیاداکە مەسەرەن میوانێکەیەت بۆ عێراق پێی وایە بێ بۆ بەغاو ئەو کاتە ینی خۆی ئازادە بچێت بۆ هەولێر بەڵام مەمەڕەکەی ئەوەیە بێ لە بەغاوە دەست پێ بکات سیادەی عێراق وا ئەخوازێ وەزیری بەڕێز وەزیری دەرەوەی عێراق وا سەیری شتەکانەکە کونسوڵخانە لە هەولێرەوە ئازانم ئەو وڵاتانی کە سەفارەتیان هەیە لە عێراق کونسوڵخانەشان هەیە لە هەولێر زۆر ئەو ژمارەی کە لە هەولێر هەیە بە هیچ جۆرە ئەو ژمارەیە نییە لە بەسرا بەڵێ ژمارەیەکیش هەیە لە بەسرا پێم وایەوانە ئەکەوێتە ئەو حیوارانی کە لە بینی وڵاتەکانە هەیە نازانم ئەگەر شتێک نەبیستووە من ئاگادار نیم ئەو ڕۆپەکی کەوت بێ لە بەڵام دانانی مەرج و شەرت بۆ وڵاتان بۆ ئەوەی کونسوڵخانەیان لە هەرێمی کوردستان بکەنەوە دەبێت لە بەسڕاش بکەنەوە پێدوانیە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵدانێک بێت بۆ ئەوەی پێگەی کوردستان لە دنیای دەرەوە دەکەم بکاتەوە. من یەکەم ئەو مەرجەم نەبیستووە ینی بەڵام من ئەڵێم کردنەوەی قونسوڵخانە و سەفارات لە مەرکەزا لە بەغاو قونسوڵخانە لە شارەکانی ترا ئەمانە هەموو یەکێتە ئەو ئیتیفاقیاتانی کە ئەکرێ ئیتیفاقیاتی قونسوڵی لە بینی عێراق و ئەو وڵاتانەوە کاری ثونایی پێم وایە بێ ئەو مەسەلەیە لە بینی بەغاو لە بینی هەرێمە بە دانیشتنە سیاسیەکانی نێوان هەردوو لا بە برایانە حەل بکرێ ئەگەر شتێکی لەو بابەتانی کە جەنابەت باسیەکەی هەر چۆنێک بێ پێم وایە ئەوانەشی تا حەل لەبێ چونکە من لە ڕاستیە بۆیە تعلیقم نییە چونکە ئەمە ئێستا لە جەنابتیە بیستم. باشە کەوایە پێدوایە وەزارەتی دەرەوەی عێراق ینی هیچ سیاسەتێکی جیاواز بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ ناکە ینی بە تایبەت ینی لە کۆنگرەکانی بە تایبەت ئەوەی کۆنگرەی دژە تیرۆر لە فەڕەنسا بەڕێوە چوو تەنانەت حکوومەتی عێراق وای کردو بە تایبەت وەزارەتی دەرەوەی عێراق وای کرد نوێنەری هەرێمی کوردستانیش لەم کۆنگرەیەدا بەشداری نەبێ. نوێنەری هەرێمی کوردستان یەکەم لە زۆر کۆنگرەیە بەشداری هەیە ئەمە لایەکێتی لایەکی تر بیرکردنەوەی جەنابی وەزیری دەرەوەی عێراق وایە کە مرکز کاتێککە تەسەڕوفەکە لە جیاتی هەموو عێراقا و لە ناو مرکزیشە دیبلۆماسیەکان تەنها عەرەب نین ینی کوردیانتیایە
کە بەشدارن زۆربەی ئەو کۆنگرانە کە ئابەستێ سەفیری کوردی تایە دیبلۆماسی کوردی تایە تعبیر لە هەموو عێراقەکە بە کوردستانیشەوە هەنێ جاری جواب پێویستی کردووە کە نوێنەری حکوومەتی هەرێم ئامادە ببێ ئەوانش بووە ئەگەر بە تایبەتی ئەگەر کاتێکە لە ناو وەفدەکە کوردی تیانە بێت چونکە کورد لە ناو ئەم وەفدا لە نەتیجەی نهائیە هاوڵاتی کوردستانە من ئێستا هاوڵەتێکی کوردستانم هیچ کۆنگرەیەک نەبووە باسی پێشمەرگە و باسی سەرکەوتنەکانی کوردستانی تیان نەکرێ لەبەرەوە ڕەنگە ئەو مۆزوعە ینی تۆزێک لە حەجمی خۆی زیاتری وەرگرت بێ پێویستە هەر بە دانیشتن و بە حیوار ئەوەش حل ببێ کە شتەکە تابیعێکی طبیعی وەربگرێت نەک بشێتە تابیعی ئەوەی حساسیەتی تا دروست بێت. باشە ئێستا لە زۆربەی وڵاتانی دەرەوە و کاتەی هاوڵاتێکی عراقی پێویستی بە هاوکاری باڵۆزخانەکانی عراق دەبێت لە دەرەوەی وڵات زۆر جار جێبیستی ئەوە دەبین لەلایەن هاوڵاتیانەوە کە باڵۆزخانەکان لەو کاتێک کە بزانن دانیشتووی هەرێمی کوردستانن هاوکاریان ناکەن و داواکاریەکانی ئەوان پشتگوێ دەخەن. ینی ئێوە بە دوواداچوونتان کردووە لەوەی کە وەک نوێنەری کورد لە وەزارەتی دەرەوەن ئەمەیان حەقیقەتی نییە بە هیچ جۆرێ بەڵام ینی ئێمە بەڵگەمان هەیە لە تورکیادا باڵۆزخانەی عێراق لە ئەنقەرە بەشێک لەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان بەشێکیان جیازیان بزر کردبوو ینی هاوکاری ئەو هاوڵاتیانەیان نەدەکرد. هیچ سەفارەتێک شتێک ناکە شتەکە وا بگەێنێ کە مخالیف بە قانون بێ مەسەلەی جیازونکردن ئێمە خۆمان مدیریاتی جیازاتمانەیە ئەتوانن جەنابتان بپرسن لەوان حکمی جیازونکردن چۆنە یەکێ جیازونەکات چۆن ئەتوانی جیازی تازەی بۆ دەرکەی ئەو مستەمسەکاتی کە پێویستیەتی چین من خۆم باڵێز بووم لە لوبنانیش و لە ڕۆمانیاش بە تاکید ئەو قانونەی کە بە من گەشتووە ئەو تعلیماتی کە بە من گەشتووە ئەو کاتە گەشتەوە بە هەموو سەفارەتەکان بە هیچ جۆرە ڕۆژە ڕۆژان تعلیماتێک نەبووە جیاوازی بکرێ لە بینی مواتنێک و مواتنێک جاری وا هەبووە بەعکسەوە مواتنی عەرەبی هاتوون وتیان وڵات سەفیرەکە کووردە ئیشەکانمان بۆ ڕای ناکە ئەو چی بکەم ئەگەر من بێ جیاواز لە من وەربگرێ بەڵام ئەو هەوێ حالی مەدەنی کۆنی پێیە یان جنسی عێراقی کۆنی پێیە ئەمە جیهاز و منزومەیە جیهازەکە قبوڵی ناکە ئەمە بۆچی ئەگەر جیهازەکە قبوڵی نەکرد لەبەر ئەوە بێ کە ئەو عەرەبە و سەفیرەکە کووردە یان ئەو کووردە و سەفیرەکە عەرەبە ئەم تەفسیراتانەوە ئازانم ئەو کەسێک کە ئیشەکەی ناڕوا لەبەرەوەی گرفتێک هەیە ئێوێ مۆزوعەکە بخاتە ڕووی مەسەلەی کورد و عەرەب لەبەرەوە ئەوە بە حەقیقەت من حەقیقەتێکی تیا نابینم ئیتر ئەگەر جەنابەت ئەڵێ حاڵەتێک هەیە ئێستا ئەو حاڵەتە ڕوبەڕووی من بێتەوە پێڵم کە بۆ جیازی بۆ ناکرێت نەک لەبەرەوەی کە ئەم کووردە لەوانەیە خەلەل لە مستەمسەکاتەکانیان بێ بەڵام ئەو وای باز ناکایە دەڵێ لەبەرەوەی کوردم هەر وەکو عەرزم کردی وەکو ئەوەی کە لە ڕۆمانیا هەرە لوبنان ئیشەکەی ناکرا ئەی وەڵام من لەبەرەوەی عەرەبم سەفیرەکە کووردە بۆم ناکا ئەمە ئازارم ینی ئاوایە شتەکە کەواتە ئێوە دڵنیان لە وەزارەتی دەرەوەی عێراق جیاوازی لە نێوان پێکهاتەکانی عێراقی ناکرێت بۆ ڕایکردنی کاروبارەکانیان بە هیچ جۆرێک ئەوە ئەسڵی نییە زۆرێک لە سەفیرەکان کوردن ینی نسبەتێکیان کوردن ئێوە توان ئەم پرسیارە لە هەر هەمویان بکەن ئەو تعلیماتەی کە کتابێکە لە وەزارەی خارجەوە دەرەچێت بۆ هەموو لایەگەچێ هەمووی وەکو یەک تەطبیقیەکە هیچ سەفیرێک حەقی ئەوەی نییە شتێک قانونی بێنەیکە هەر هاوڵاتیەک ئیشێکی هەبێ لە لای هەر سەفارەتێک ئەگەر بێت و ئەو ئیشەی ڕایی نەکرێ و هیچ نقصانێکشی نەبێ حەقی ئەوەی هەیە هەموو ڕێگا یاسایەکان بگرێتە بەر لەبەرەوە هیچ سەفیرێکیش ئامادە نییە خۆی بخاتە بەر محاسبەی قانونیەوە لەبەرەوەی کە ئیشێک ڕایی ناکات لەبەر لایەنی ئەوەی کە ئەمە کووردە یان لەبەرەوەی مەزهەبێکی ترە لایەنێکی ترە پێم وایە ئەمانە هەر کاتێک ئێمە بتوانین لە پەیوەندەکانی نێوان بەغا و هەرێم بەهێزتر ببێ ئەم دیعایانە بەرەوە ئەوە چێت لاواز ببێ بەڵام ئەمانە دروستە بێ لە کاتێکا ئەوە ئێمە پێویستمان بەوەیە پەیوەندەکانمان لە بینی بەغا و هەولێرا بەهێز بێ لە هەموو ڕۆکانەوە. باش ئەمە دوا پرسیارم دەبێ ینی بڕیار وا بوو بەڕێوەبەرایەتیەکی گشتی سەر بە وەزارەتی دەرەوە بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێتەوە تاوەکو سەردانی بەغدا نەکەن لە کاتێکدا
زۆربەی هاوڵاتیان سەردانی بەغدایان نەدەکرد لە بەهۆی ینی ڕەوشی ئەمنیەوە زۆر جار بە شۆفێرەکان کاروبارەکانیان ڕەوانەی بەغدا دەکرد. پرۆژەی کردنەوەی ئەو بەڕێوەبەراتیە بەکوێ گەیشت؟ بەڵێ ئەوە بەڕێوەیە لیژنەوەشت تەشکیل بووە بۆ ئەوەی مدیرەتێکی تەزدیقات بکرێتەوە لە هەولێر. ئەو کاتە جناب دەزانی ئەوەی شەهادەی هەیە، ئەوەی مسەمسەکاتی هەیە، پێویستی بە تەزدیق هەیە لە وەزارەی خارجیە لە جیاتی ئەوەی کە بێت بۆ بەغا لە هەولێر بتوانێت ئەو هەنگاوە لە بەسڕە نراوە لە هەولێر ئەنرێ لە نەجەفیش ئەنرێ بۆ ئەوەی هەموو خەڵکەکە لەسەر بەغا تەوزیع نەبن. من خۆم لەوەی بەسڕەیە ئامادە بووم و ئەو هەنگاومان ناوە تا دوێنێ و پێرێژ من وەکیلی وەزارەتی دەرەوەی عێراق بووم بۆ کاروباری یاسایی. ئەمە کارێک بۆ لە زمنی کارەکانی منا بووە لە چونکە من مشریفی دایرەی قونسولیە بووم. ئەوراقی لای ئێمە ئامادەی ئیشی تیاکرە لیژنە تەشکیلە بێ ئەچن بۆ هەولێر و هیوادارم داوام هەیە لە بەڕێزان لە هەولێریش هاریکاریان بکەن چونکە ئەمە لە بەرژەوەندی هەمولایەکە. بەڵێ بەڕێز عومەر بەرزەنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. سەرچاو بەڕێزم. بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام دەچینە ناو بڕێ. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان و سوسار و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەت دەبێت بە ساڵیادی ڕزگارکردنی کۆبانەی کە 2 ساڵ تێپەر دەبێت بەسەر ڕزگارکردنی کۆبانێ. دیارە لە تەوەری ئەم ئێستاماندا میوانداری دکتۆر عەزەدین تەمۆ چاڵەکوانی سیاسی و مەدەنی و یەکێک لەو پێشمەرگانە بوو لە چوارچەوەی پرۆسەی ڕزگارکردنی کۆبانی بەشدار بوو وەکو دکتۆرێک و وەکو پێشمەرگەیەکیش. دکتۆر عەزەدین بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. با لە سەرەتادا لەوە دەست پێ بکەین ئەو کاتێک کە ئێوە چوون بۆ کۆبانێ ڕەوشی کۆبانی چۆن بوو؟ ڕەوشی کۆبانی خۆتزانی چاوە خراپ بووش بەرکووە شارگەلێکی هاتەکردن و داعش ئەو چەکی گران لە مووسڵ دەروبەر بردن و چەکی گران لە ناو کۆبانی نەبوو بە هەواڵێ ئێمێک یەپێک و یەپەژە پێویست کردن و هێزی ئیسنات هەبێ ئێوانژی هێزی ئیسنات نەبوو یاری دژی تان کوشتی وانابن گۆر ڕێکەوتنی نەبەری هەواڵن و داواکاریەکە لەلایەن ئەوانەوە بوو داواکاری لە هەموو دنیا خواستن ئەوانە چەکیانی نەکرد بەس بۆ ئێمە بەستم یعنی لە ڕۆژ ئاوای کوردستانەوە داوای لە پێشمەرگە کرد هاوکاریان لە هەموو جیهان کردی نەبەس لە پێشمەرگە کردی گۆر و ڕێکەتن لێرێک و چ پێویستە و چ نەپێویست و چاوە بچن تەڕەن کاتمان نەمەوە منکۆتی ئەوانەی کە گرنگن بینەر پێویستە بیزان ئەوەی گرینگە و داواکردن و ئێمەژی لە کوردستان گۆر بریاری پەرلەمان و سەرۆکی هەرێم هێزی ئیسنات ئەم بڕێکەت و چوو کۆبان ئەو کاتێک کە گەیشتن بە کۆبانێ ڕەوشەکە چۆن ڕەوش چۆن خراپبوو بۆچی خراپبوو ڕەوش ئەو کەسانە زۆر قەهرەمانی بەرگری کردن لە خاکی کۆبانی هاتن دۆر پێشکردن و چەکی پێ نەما داخوازکردن چەک نەما نەکو هەواڵ نەبوو کەس نەبوو فلان بۆ گشتو مەرحەلی داوی یعنی سەدی 20 کۆبانی مەبوو ئەوەژی چەک نەما بوو ئێمە لە حەزی داوی مەخۆنگیهاند خوشک و برەی خەلوێ و ئەم بێکەوە بیاک هەلوێسمە شارکرد و پێشمەرگە چی کرد ئایا ئەرکی پێشمەرگە تەنیا پێدانی چەک بوو یاخود لە شەڕەکەشدا بەشدار بوو ڕۆلی هەبوو چۆن بەشدار نەبوو ئێمە بەشدار بوون لە شەروارە چەکی نەمابوو ینی فیشەک نەمەوە ڕۆمانە نەبوو قەناس نەمەبوو هەر شتی نەمابوو ئەوانەی خواستن گوتی هێزی ئیسناد بۆ مەرێکن سلاحی چەکی گران هەبوو لە داوی ئەوە چەکی کۆلان بوو لە ناو کۆلاندا فیشەکی نەمەوە یعنی ئاخر ئەو لە حەزی داوی کۆم گشتن کۆبانی برادرانە کۆ هاتن پێشوازی لە ئێمەکردن گەلێکی بەگەرمی گوتی ئەوە ینی ئەو چەکی پێمە ئەوە ئەی داویە ینی شەوەکی نەهات منە تێک چوارێ ئێستا ئێمە ئەوە دەپرسین کۆبانێ بەبێ پێشمەرگە ئازاد دەکرا ئەوە قورسە بۆ قورسە ئەو پرسیارە یعنی ئەمە ئەم گەشتێکی لە تەلەڤیزیۆن تاماشات کرد گوت ئیرۆ سبە ئەکەوێ ئەیرۆ سبە
دڵ. کۆبانی نامێنێ ئەردۆگان دەرکرد بۆ کۆبانی ڕۆی کەسی دەرکرد بۆ کۆبانی ڕووی ئەم کەتن کۆبانی و بە قاچی خۆ خستە کۆبانی ئەو ڕۆژی و ئێمە داخل بوون گۆرک و ئەو هەوانە بە ئێمە گوتی ئەمە داویە یعنی نەما ئەگەر چەک نەمای چی بکەن خۆی حاضر کردبوون ئەوی فیشەنگی بخنە سەری خۆ و تەواو هەر ئەوانە یانی باش بەس تو نەگانی بێن ئەم نابێن مە ینی ئەم بێن پێشمەرگە مەچوو کۆبانی ڕێزگار کرد ئەو مدەی و ئەوان بەرگری لە ئەو خاکەکردن هێشتن و دنیا و عالم هەموو پشگیری کۆبانی بکەین یعنی لە دنیادا یەکی 11 بۆ ڕۆژی جیهانی بۆ بەرگری پشگیری کۆبانی بەس عالم و دنیا پشگیری کۆبانی بە هەلوێستە کرد باشە بەڵام بە ئێمە ئەم خوینی خۆماکردی ئێمە ڕشت باشە بەڵام بە چوونی پێشمەرگە ئەوەی ئێمە بینیمان ینی کۆبانی ڕۆژ لە دوای ڕۆژ لەلایەن داعشەوە کۆنتترۆل دەکرا بەڵام دوای چوونی پێشمەرگە شکە داعش ینی ئەم گۆڕانکاریە چۆن دروست بوو چۆن دروست بوو ئێمە هێزی ئیسنادن ئێمە قومەقاچی خۆکرد کۆبانی ئەوە چەک و سیلا هەواڵ لە پێشمە و ئێمەژ پاشوان لە عسکەریدا هەروایە باش ئیسناد نەبوو کەواتە شان بەشانی یەک کورد شانی بشانیە شان بەشانی یەک کورد لە کۆبانێ شار هێزی کوردی دروست بوو هێزی کوردی دروست بوو ئەو کات لە ڕێوڕسمەکاندا باز لە کوردایەتی دەکرا باز لە برایەتی دەکرا بۆچی ئێستا لە کۆبانێ ئەو ڕەنگە نابیندرێت نەل کۆبانی نابینێ ئەوە چیرۆکێکی ترە مەسەرەکە سیاسیە و بۆ بەرژەوەندی حزبینە تیاری سیاسی کاری خۆتکن ئەمانە ئاپوژینە و ئەوە بەرزانیە ئەمە فلانە ئێمە ئەم کەوەکو پێشمەرگە ئێمە ئەمڕۆشنە کۆبانی منە و ئەوە یەکەتیە و ئەمە بەرزانیە و ئەمە یەپەکێ و یەپەژێ کۆبانی بوو ناموس و کەرامەتی کووردا ئێمە بە بەرگری لێ کرد بخوینی خۆمە کرد یەپەکە و یەپەژێ و هەواڵ و پێشمەرگە کوتە دەشار دەکردن ئاگەل مەوضعی سیاسی نەبوو ئێمە ئەسکەر بوو کۆبانگو هێزی کوردیمە یەکبوونە کوردان لەوێ دروست کرد لە کۆبانەمە دروست کرد پاشان کوتەی خلافاتی سیاسی ئێستا سیاسیە کوڕێتکەون باشە خلافاتی سیاسی چێ بەرپرسە لە دروستبوونی ینی لە کاتێکدا پێشمەرگە دەچێ هاوکاری دەکات دەگەڕێتەوە بۆچی ئێستا بە هەمان نەفەس لە کاتێکدا خەڵکی ڕۆژاوە ینی تاوەکو ئێستاش بەشێکی زۆری خاکەکەی ماوە ڕزگار بکرێ بۆ ئەو نەفەسە نەما من دووبارەکەم مەوضعی سیاسی کێشەی سیاسی دەهێڵێ ئەو شەرحەکی لە کۆبان داهاتی چیەکردە نەبەس کۆبانێ یان لە ناوبەری لە هەنگەری پەکەکەیەک ئەم بێن عام بێ ئاپۆژیان و بێ فکری بەرزانی ئەوە هاتی چیەکردن ها دوو استراتیژی هەیە یەک بێ نەتەوەی و قەومی بەرزانی داهاتیکردن یەک پەکەکە و بە ئاپۆژی فکری ئاپۆژی تەوایە بەرژەوەندی سیاسی وای کرد ینی حزبایەتی بکرێنەوە کوردایەتی ئێستا پێت وایە ئەوەی لە کۆبانی دەکرێت حزبایەتیەنەوە ینی بەرژەوەندی نەتەوەی بی باشە با بینە سەر پرسیارێکی دیکە کۆبانێ ئاوەدان کراوەتەوە وەکو پێویست کۆبانی ڕووخا کۆبانی ڕووخا شعاتی هلوەشیە نەما ئەوی کول ناو کۆبانی بۆ دیتچەوە بوو پاکرا چ بەقەیەک هەبوو پاکراریدا ئەوەدان هاتەکردن و تێکردنە شت تێکردنە ناواقەس هەیە یان حالی شاردە کێماسی هەیە نەکوتن هەیە بەس ینی خەڵک هەر خوازێ تۆزێک زیاتر چوون ینی مەسەن شیمانتۆ هەر زۆرتر بدە خالیشیش زیاتر بدەنە خەڵکی کۆبانی خۆی قەهرەمانە یانی بنگەهی ئەو ملەتە فەرهەنگی ئەو ملەتە کە وەکو عەشیری بەرازانن ئەوانە ئینسانە قەهرەمانن دیرۆکی خۆ دیارە یانی احتیمال گەلێکی سەرخواکردن بۆ ئاوەدانکردنی کۆبانی و لە دەروەژی هاتوو منەزەماتی هاتن و ئیداری کولوێژی کردی بەس دەلوێ قۆناغی کو خەڵک داخواز دەکەیە دیارە سەرۆکی هەرێمی کوردستان هەردوای ڕزگارکردنی کۆبانێ باسی لەوە کرد ئەوان هەوڵ دەدەن داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەن هاوکاری بۆ دووبارە بنیادنانەوەی کۆبانی بکرێتەوە بۆچی ینی تەفدەم لە ڕۆژئاوە بەتابەت لە کۆبانێ تەنانەت ڕێگەی نەدا ئەو هاوکاریانەش بگات بە کۆبانێ جارێکی دی بگەرە سەر مەوضعی سیاسی ئێستا ئانها کۆ منە دچمە کۆبانی ئەدچم سیمالکا دچم ناو گەمیکی سوار دبم گەمی ها سەفینەیەکی بچووکە و نەخۆش و شتی سوار دەبن بەس ئاژەل حیوان مەر لەسەر جسردا تێپەر دەبێ و بسیارەتی تیجارەت تێکردنە
يعني لبيني هردو طرفا تجارات تێکردنە و هیچ کێشە نابینم. کەواتە ئێستا کۆبانێ بێ ساحێبە خاوەنی وینینە نەمەسەلە کۆبانی قەستم یعنی لە ناوبەری باشوور و ڕۆژئاوا ئەو کێشەی سیاسی هەیە بەس گەلێک تشتی تیجاری تێرەکردنە سیاسی بەڕێزیانی بەڕستەمەوە ینی کێشە سیاسی ئەوان ناخوازن پێشمەرگە بێتە کۆبانی ئەمە سیاسیە بەس ئاوەدانکردنە کۆبانی هاریکاری خەڵکی سڤیل یعنی ئەوە کارێکی سیاسی نینە کارێکی مرۆییە چما تەفدەم قبول ناکە قبول نەکردن پرسیار لەوان نەزم قبولکردن قبول نەکردنە ینی بەس قبول نەکرد شێکی نەباشە لە هەر کەسی قبولکردن بۆچ قبول نەکردن ینی ئەمە منەظەماتی عالەمی و ڕێکخراوی مەدەنی گەلێکن ئەمە بۆ تایبەت من بخوا وەختی لە کۆبانی دەبووم من ڤیدیۆم هەیە عالەم و دنیا گشتی زانێ من پەیامێک بڵاو کرد بۆ هەموو جیهان و بەس بۆ ئالیکاری بۆ خەڵکی کۆبانی بۆ مندا بۆ جلوبەرگ و خێرخوازی بەرزانی هات گشتە کۆبانی و ئەو ئەشتیانێکی ئانی هاتن و بەلاو کردن یعنی من خۆم لەسەر بووم ئەو کاتە بەس ئان هاچمە ناچێ نەزەم یعنی من نەبیستیەک داخوازکردنە و نوکەنگۆ بزافەکە ئاشتیە ناوەخۆیە بە ناوێ بان دامەزراندینە ئامانجێوە چنە لەسەر دامەزراندان بان بزافەکە ئاشتی ناوخۆیە پرۆژە ئەوە دیراسە هاتەکردن بەڕێز دکتۆر موسە کەڤال بوو چەند ساڵێکە لەسەر هێشتێکێ ئەو ئینسانێکی ئاشتی خوازە دەمێکێکی باشە دکارن بۆ کۆبانێ چ بکەن یانی نەم بۆ کۆبانی مەسەلە ئێمە بزاوی ئاشتی کوردستانیە لە فرەنسا مەسەجل کردە و ما لە هەرێمی کوردستان ڕخسەت داخواز کردە ڕخسەت وەرگرتیە ئۆفیسی خۆمەلبر کردە لە دهۆکژی کردی و لە سلێمانیشی کردی و لە بۆ ڕۆژ ئاوا ئەو سێ چوار مەهە من چوم ڕۆژ ئاوا من داخواز کرد ئیداری کۆبانی داخواز کرد بەڕێی فەرمی ئەم ڕخسەت داخواز دەکەن بۆکردن گوتێ بە جواب بدن حتا هیچ جواب نەدانە داخوازی ینی ترسیوە نینە هێڵی سوور لەسەر وەش هەبن چونکە گۆ دەگەل هەرێمی کوردستان ئێمە علاقەمە ببوورە ئێمە بان علاقە بە هەرێمی کوردستان نییە لە فرەنسا تەسجیل کردیە و مە ڕخسەت لە هەرێم خواستیە و ئەم ڕخسەت لە هەر هەرێمێکی کوردی هەبێت چا پەرچی کوردستان ئەم داخواست لە ئەو هەرێمێ دەکرد و ڕێز لێ دەگرن یعنی لە سووریا ئەپۆژی حاکم من چی حاکم کاری وە چ دەبیت بزاف ئێمە بۆ زۆهنیەت گوهرتنی زۆهنیەتی ملەتی کورد ئەم بکەن یعنی کورد هزار ساڵانە نەبوو دەولەت چەند حیفاز کرد لەسەرخوا خوا پاراست بوو دشەر بە قووەت بوو گەلێک نەتەوە هەبوو ڕووخان نەمان کوردما لێ دەولەت بۆ خۆ دروست نەکردن لەبەر و ئێمە نکۆم بە هەفتە حەمێز بکرا یعنی ئێمە دایمە کورد لە قاچی کورد دەخست باشە کۆبانێ لە ڕابردوودا زۆر بە کورتی وەڵام من بدەوە ئەو کاتێک کە پێشمەرگە و گەریلا بەیەکەوە شەڕیان دەکرد سومبولی کوردان بوو ئەم سومبلە ماوە سومبل ئەگەر حەزابی سیاسی تێک نەدن ماوە بەڕێز دکتۆر عەزەدین تەمۆ چالاکوانی سیاسی و مەدەنی هەروەها پێشمەرگەی کۆن لە شەڕی کۆبانێ بەشدار بووی زۆر سوپاس دەکەم زۆر سپاس بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر خۆتان